ئەوەی لە پشت نووسنگەی ڕۆژهەڵاتی بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ئافرەتانە شەوی ڕابردوو کە لێرە چەند کەسانێک تەقیان لە نووسنگەکە کرد دیارە بەهۆی تاکۆ زیانێکی مادی بەر ئۆتۆمبیلەکانی دەوروبەری گەیشتووە دیارە لێرەوە دەوترێت گولەیەکی ئارپێچی تەقێنراوە بە ئەوەی نووسنگەکە بکرێت بە ئامانج و گولە ئارپێچەکە نەگەیشتە بیناکە و لە بەردەم بیناکە بەر ئەرز کەوتووە و زیانێکی زۆری مادی بەر ئۆتۆمبیلەکان و ماڵەکانی دەوروبەری گەیشتووە. نووسنگەکە دەکەوێتە گەڕەکی تویمەلیکی سلێمانی و ئەو کەسانی کە تەقەیان کردووە بە ئاراستەی بیناکەدا کلاشیکۆف و ئارپێچیان بەکارهێناوە و زیانی مادی بەر ئۆتۆمبیل و بیناکانی دەوروبەری نووسنگەکە گەیشتووە. یەکێک لە تەقەکەرەکان لە دووری 100 مەترەوە گولەی ئارپێچی ناوە بە بیناکەوە بەڵام چەند مەترێک نزیک لە بیناکە بەر زەوی کەوتووە و ئۆتۆمبیلێکی جۆری تەکسی کە هی یەکێک لە پاسەوانەکانی نووسنگەکە دەبێت زیانی زۆری بەردەکەوێت. بەڕێوەبەری بەرەنگاربوونەی توندوتیژی دژ بەژنانی سلێمانی دەڵێت کێشیان لەگەڵ هیچ کەس و لایەنێکدا نییە و نازانن هۆکاری هێرشکردنە سەر بیناکەیان چ مەبەستێکی لە پشتەوە بووە. ناسنامەی تەقەکەرەکانیش ئاشکرا نەبووە بەڵام لێکۆڵینەوەکان لە ڕووداوەکە دەستی پێ کردووە. کاتی ڕووداوەکە سعات 12:05 دقەی شەوی ڕابردوو بووە کە ڕوویداوە چەند چەکدارێک لە دۆری نووسنگەکە بە دووری 300-400 مەتر بە چەکی قورس و سوک تەقیان لە نووسنگەکەمان کردووە و خۆشبەختانە زیانی گیانی و ڕۆحی پێوە نەبووە تەنها چەند ئۆتۆمبیلێکی بەڕێوەبەراتی و بینای بەڕێوەبەراتیەکە لەگەڵ چەند ماڵێکی دراوسەکان کە زیانی مادیان بەرکەوتووە. جگە لەو گولانەی بەر ئۆتۆمبیلی هاوڵاتیان نزیک لە ڕووداوەکە کەوتووە ماڵەکانی دەوروبەری نووسنگەکەش گولە و پارچەی چەکی ئارپیجیەکە بەر دەرگا و پەنجەرەکانیان کەوتووە و دوو ئۆتۆمبیلی تریش کە سەر بە نووسنگەکە بوون ئاسەواری گولەیان پێوە دیارە. بەڕێوەبەری نووسنگەکە دەڵێت ئەوان یاسا جێبەجێ دەکەن و دوور نییە خەڵکی ڕەخنیان لێ بگرن و ڕوودانی حاڵەتی لەو جۆرەش بە دوور نازانن کە ڕوو بدات. ئێمە گومانمان لەوە نییە کە یاسا جێبەجێ بکەین ڕوبەڕووی مەترسیەکان نبینەوە. حتمما ئەوانەی کە ئێمە یاسا جێبەجەکەین یاسا بەسەر کێ جێبەجێەکەی ئەوەی کە تۆمەتبار ئەوەی کە کێشەیەکی ناوەتەوە بۆیە کە یاسا بەرامبەری جێبەجێەکەی لێبرسنەوەی لەگەڵاکەیت حتمما تووشی ئەو مەترسانەشە بین. مانەکرێت کە یەکێ لەم کەسانە بووبێت کە لەوانەیە کەیسەکانیان لای ئێوە بووبێت کە سوکاری ئەمانە بووبێت تاکو ئێستا ناتوانین ئێمە لەو بارەوە هیچ لێدوانێک بدەین بڵێن ینی کەسێک هەیە ینی ئەگەر وا بکەین ئێمە ینی شتەکە دیارەکەین بەڵام ئێمە دڵنیایی ئەدەین کە لە فترەی کەمە و ئیشی جدیش کراوە بۆ دۆزینەوەیان و دڵنیاتان نەکەمەوە کە لە فترەی کەمە دۆزرێنەوە. ڕووداوی تەقەکردن لە بینای نووسنگەی توندوتیژی دژ بەژنان لە سلێمانی لە کاتێکدایە کە ڕێکخراوەکانی ژنان ماوەی 16 ڕۆژیان وەکو بەرەنگاربوونەی توندوتیژی دژ بەژنان ڕاگەیاندووە. بەڵام ڕووداوی تەقەکردن لەو بارەگایە ئەوە دەردەخات کە نەک تەنها ئافرەتان بەڵکو بەڕێوەبەراتیەکانی توندوتیژی دژ بەژنانیش توندوتیژیان بەرامبەر دەکرێت و بەکارهێنانی چەک لە کێشەکاندا ڕۆڵی سەرەکی دەبینێت. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.